بینەرانی بە ڕێزم کاتتان باش لە دوو ئەڵلقەی چاوپێکەوتنماندا لەگەڵ دکتۆر مەریوان نوریاقانە هەوڵ دەدەین قسە لەسەر چەندین پرسی گرنگ و هەستیار و ئانی ئێستای کوردستان و ناوچەکە بەگشتی بکەین. لە ئەڵلقە یەکەمی ئەم چاوپێکەوتنەماندا هەوڵ دەدەین قسە لەسەر ڕۆڵ و پێگە و ئەرکی ڕاستەقینەی دین لە نێو کۆمەڵگاتا بکەین، هەروەها قسە لەسەر ئەرک و ڕۆڵ و پێگەی دین و هێزە ئیسلامیەکان لە واقعی ئێستای کوردستان و ڕۆڵیان لە کای سیاسی و لە پەروەردە و لە ناو کۆمەڵگای کوردیدا بکەین. کاک دکتۆر بەخێبیت بۆ چاوپێکەوتنی یانارتی. سپاسانەکەم بۆ تۆ. هەرچەندەم پرسیارە پێم وایە پرسیارێکی زۆر شمولیە، بەڵام بە پێ و گۆڕانکاریانی کە لە ناوچەکە ڕۆیان داوەوە بە تایبەتی لە چەند وڵاتێکی عەرەبی و هاتنە پێشەوەی چەندین هێزی ئیسلامی و برەوسەندنی چەندین هێزی ئیسلامی تریژ لە کوردستانە. ئەمەوێ بۆ پرسیارە دەست پێ بکەم کە ئایا ڕۆڵ و ئەرکی ڕاستەقینەی دین لە ئێستای کۆمەڵگاکاندا و بە تایبەتیش لە کۆمەڵگای کوردستانیە چییە؟ پرسیارێکی زەحمەتە لەبەرەوەی زۆر زەحمەتە کە باس لە دینەکەین، باس لە یەک دین بکەین. ئێمەش فۆرم و شێوازی جیاوازی دینمان لە کۆمەڵگا هەیە و بکەری دینی جیاوازمان هەیە، هێزی دینی جیاوازمان هەیە. یعنی بە نمونەیە ماتوانین یەکەمین دابەشکردن کە ئەتوانین بیکەین جیاکردنەوەی دینی میلی، دینی خەڵک، دینی مرۆڤە سادەکانی سەر جادەیە لە دینی سیاسی، لە ئیسلامی سیاسی. ئەم دوانە دوو شێوازی جیاوازی دینن. دینی دایک و باوکی ئێمە دینی دراوسەکانمان بەشێکە لە مێژوویەکی کۆمەڵایەتی فەرهەنگی درێژ و لەم مێژووە درێژەدا ئەم دینە بۆتە بنەمای هەندێک هەڵسوکەوتی ئەخلاقی و بەهای بەدەمەوە چوونی کۆمەڵایەتی، بەهای هاریکاری و لەم بابەتشتانە. ئەم شێوازە لە دین تەواو جیاوازە لەو دینەی ترکە ئیسلامی سیاسی، ئەگەر ئینە سەرچیەکەی بریتی بێت لە بە سیاسیکردنێکی توندی دین و دروستکردنی دەستگا و حیزبی سیاسی بۆ دین و دروستکردنی مەکتەبی سیاسی بۆ دین و وەزارەت بۆ دین و بابەتشتان. ئەمان شێوازێکی تری دینە. واگەر تۆ تەماشای ناو ئیسلامی سیاسی خۆشی بکەی، تەماشاکەی ئەمانەش هێزی جیاوازن، وەسن هێزی تونڕەوت هەیە، هێزی میان ڕەوت هەیە، هێزی میان ڕەوترت هەیە لەوانی تر. لەبەرەوە یەکەم شت پێم وایە کە گرنگە لە هەموو باسکردنێکە لەسەر دین بیکەین جیاکردنەوەی ئەم شێوازە جیاوازانەی دینە، چونکە هەر یەکێکیان ڕۆڵێکی دیاریکراوە بینێ لە کۆمەڵگادا. بەڵام ئەگە بکرێت، ینی بوێرم تەعمیمێ بکەم، گشتگیریەک بکەم، ئەتوانم بڵێم یەکێک لەو کێشانەی کە ئەمڕۆ دین لە کۆمەڵگای ئێمەدا لە زۆر ئاستا بەدەستیەوە ئەناڵێنێت بریتە لە کاڵبوونەوە و لاوازبوون و لە دەستدانی ئەو ڕەهەندە ڕۆحانی کە دین هێتی. ئەو ڕەهەندەی کە دین ئەکا بە بەشێک لە پەیوەندیەکی ڕۆحی لە نێوان ئینسان و نادیارە، لە نێوان ئینسان و خوداوەندا، لە نێوان ئینسان و وێناکردنێکی